دوابەدوای گۆڕانکاریەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان، ئەندام و کادیرانی سنووری مەڵبەندی 11 دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری پشتیوانی خۆیان بۆ تەواوی دەرئەنجام و ڕاستپاردە و گۆڕانکاریەکانی کۆنگرا دووپات کردەوە و هیوایان خواست کۆمەڵی دادگەری ببێتە فریادڕەسی هاوڵاتیە مافخوراوەکان بۆ سەپاندنی دادگەری لە هەرێمی کوردستان. دەتوانێت بە فراوانتر لە جاران بێتە مەیدان ببێتە جێگەی ئومێدی هەموو ئەو کەسانێکەوە ئومێدیان لەسەر ئۆپۆزیسیۆنێکی پەرتەوازە هەڵچنێ بوو کۆمەڵی دادگەری ببێتە ئۆپۆزیسیۆنێک و هەڵگری خەمخۆری مافی هەموو هاوڵاتیان بتوانێتن بە فراوانتر خۆی فراوانتر و بەهێزتر بکاتن بۆ ئەوەی خەمی گەورەی هاوڵاتیان لە کۆڵ بکاتن. کۆمەڵی ئیسلامی لەگەڵ گۆڕانکاریەکاندا گۆڕانکاری بەسەر خۆی داهێناوە بە پێی سورعە و خێرایی زەمن ئەویش توانیوێتی کە لەگەڵ زەمەنەکە بڕوا و لەگەڵ گۆڕانکاریەکاندا هەموو کاتێک لە پێشەوە بێ و هەروەها لە ڕووی مووقیفەوە لە بڕیارەکانی لە مووقیفەکانی لە هەڵوێستەکانی بەڕاستی وەکو ئۆپۆزیسیۆنێکی کارە لە پێشەوە بووە و بە ڕوحێکی گەرم و بە ڕوحێکی کارەوە کە هاتووە یعنی داکۆچی دەکات لەسەر مافی ئەوانەی کە با بڵێن چەوسێنراینەوە و ئەوانەی کە دەچەوسێنەوە لەگەڵ چەوسێنەران بووە هەموو کات خۆی بە نوێنەری و کەسانە زانیوە کە غەدریان لێ دەکرێت زوڵمیان لێ دەکرێت بۆی بتوانێت دەنجی ڕەوای ئەوان بگەێنێ. یەکێک لەو گۆڕانکاریە دیارانەی کە کۆنگرەی چوارەمی کۆمەڵ ئەنجامیدا هەموارکردنەوەی ناوی حیزبەکە بوو بۆ کۆمەڵی دادگەری کوردستان. کادیرانی کۆمەڵی دادگەریش لە سنووری مەڵبەندی دەوروبەری هەولێر لەبارەی هەموارکردنەوەی ناوی کۆمەڵ دەڵێن دوای چەندین بۆچوونی جیاواز لە کۆتایی بە دەنجی 550 ئەندامی کۆنگرا زۆرینەی بەدەستهێنا و هەموارکردنەوەکە پەسەند کرا. بێگومان ئەمە یەشێک لە ڕێچکەکانی کۆمەڵی دادگەریە کەوا بەردەوام لە هەوڵی ئەوەدا بووە شتێک بکە کە پێشەنگ بێ. بۆیە یەشێک لە کارە هەرە گرنگەکانی کۆمەڵی دادگەری ئەوە بوو کە لە کۆنگرەی ئەمجارە کۆنگرەی چوارەم بوو ناوی حیزبەکەی گۆڕی و توانی گۆڕانکاریەک لەسەر گرنگترین و باشترین و بەقوترین خاڵ بکە کە ئەویش ناوە کە گەر حیزبێک بتوانێت گۆڕانکاری لە خودی ناوی خۆی بکات بۆ زۆر ئاسانترە بتوانێت گۆڕانکاری لە کۆمەلگاشدا بکات. پێمان وایە ئەوەی کە کۆمەڵ زیاد دەکات و لە هەموو لایەنە سیاسیەکان پابەندبوونی کۆمەڵ بە بڕیارەکان ینی بەستنی کۆنگرە لە کاتی خۆیدا یعنی ئەوە زیاد دەکات لە لایەنە سیاسیەکان و لەناو کۆنگرەشدا ئاڵوگۆڕی دەسەڵات لە نێوان ئەنداماندا و گۆڕانکاری جدی لە ناو کۆنگرەدا ینی بەڕاستی ئەوە خاڵێکی بەهێزی کۆمەڵی ئیسلامیە کە دەیبینین و کۆمەڵی ئیسلامی ئەگە بتوانانی لە ناو خۆی گۆڕانکاری دروست بکە زۆر ئەولاترە بتانی لە دەرەوەشدا گۆڕانکاری دروست بکە و خودی ئەو گۆڕانکاریانی کە لە ناو کۆنگرەدا کراوە مەبەستی زیاتر ینی ئەوە بووە کە کۆتایی بەو زوڵم و ستەمەی بێنیتن کە بەرامبەر هاوڵاتیان دەکرێتن. دوای تەوابوونی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری سەرکردایەتی و کادیرانی کۆمەڵ بە هیوایەکی زۆرەوە لە ئایندەی حیزبەکەیان و پرۆژەی سیاسی و ئیسلامیەکەی دەڕوانن دەشڵێن لە ماوەیەکی نزیکدا بەرهەمی گۆڕانکاریەکە باکردەیی دەبینن. دریز محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.